شبلی تەلحامی پرۆفسۆری ئەنوەر ساداتە بۆ ئاشتی و گەشەدان لە زانکۆی مێریلەند. ئەو شارەزایەکە و هاوکاریش دەکات لەگەڵ ناوەندی سابان بۆ ڕێبازی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئەنستیتۆی بروکینگز بنکە لە واشنگتن. هەر لەو ناوەندە پێنجشەممە و 5 مانگی 8 بیرۆڕاوەرگرتنێکی گشتی جیهانی عەرەبی لە ساڵی 2010 بڵاو کردەوە. ڕاوەرگرتنەکە هەموو ساڵێ بە هاوکاری لەگەڵ زاگبی ئینتەرناشناڵ ئەنجام دەدرێت. بۆ ئەم ساڵیش لە 6 وڵاتانی مسر، عەرەبستانی ساودی، مەغرب، ئوردون، لوبنان، ئیماراتی یەکگرتووی عەرەب ڕای 3976 کەس و لە 29 مانگی 6 تا 20 مانگی 7 ئەم ساڵ وەرگیراوە. ئەنجامە سرنجڕاکێشەکانی ئەم ڕاوەرگرتنە بریتین لە هەڵوێستی نەگۆڕ سەبارەت بە کێشە ئیسرائیل و فەلەستینیەکان و بۆچوونەکان لەمەر چارەسەری ئەم کێشەیە. زۆرینەی جیهانی عەرەب ئێرانێکی خاوەنچەکی ناوکی بە شتێکی تاک بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبینن و گۆڕانێکی گەورە لە هەڵوێستیان بەرامبەر بە سەرۆک ئۆباما هەم وەک سەرۆکی ئەمریکا و هەم وەک تاکە کەس. بڕوانە 2009 و 2010 لە 2010 تەنیا لە سەدا 20 هێندێک گەشەبین بوون سەبارەت بە سەرۆک ئۆباما. لە 2009 لە سەدا 45 گەشەبین بوون. ئەوەش گرنگتر لە 2009 تەنیا لە سەدا 23 گەشبین نەبوون. لە 2010 ئەم ڕادەیە لە سەدا 62. گۆڕانێکی زۆر گەورەیە. ئەوەی لە 2009 دیتمان مایە حەبەسان بوو. بە تایبەتی ئەگەر دەگەڵ 8 ساڵی پێشووتر هاوبەری بکرێت. خەڵکەکە هەر بە تەواوەتی ڕەشبینن. بۆمان دەرکەوت لە ساڵی 2009 چەند مانگێک دوای بەڕێبەرایەتی ئۆباما هات بۆ سەرکار لە سەدا 51 گوتبوویان تا ڕادەیە گەشبینن کە ئەوە بۆ من جێگای سەرسوڕمان بوو. ئەم ساڵ تەنیا لە سەدا 16 گەشبینن، لە سەدا 63 بێئومێدن. پرسیار لە خەڵکەکە کرابوو کە دەڕواننە ساڵی پار لە کام ڕێبازی بەڕێبەرایەتی ئۆباما زیاتر بێهیوابوونە لەسەر مەسەلەکانی وەک کێشەی ئیسرائیل و فەلەستینیەکان، عێراق، هەڵوێست بەرامبەر بە ئیسلام، ئەفغانستان، مافەکانی مرۆڤ، بڕەودان بە دموکراسی و هەروەها یارمەتی ئابووری. 61% say Israel Palestine. بڕوان نائاکامەکان لە سەدا 61 گوتیان کێشە ئیسرائیل و فەلەستینیەکان لە هەمووی زیاتر مای ناهومێدین. لە سەدا 27 گوتویانە عێراق. یەکەم کێشە ئیسرائیل و فەلەستینیەکان. هیچ گومانم لەوەدا نییە کە گۆڕانی هەڵوێست بەرامبەر بە بەڕێوەبەرایەتی ئۆباما لە جیهانی عەرەب من ناڵم لە جیهانی ئیسلامدا دەگەڕێتەوە بۆ ناهومێدیان سەبارەت بەو مەسەلەیە کە لایەن زۆر گرنگە. ئەوان لەو مەسەلەیەوە دەڕوانە ئەمریکا. هەرچەندە دەخوازم باسی دوو مەسەلەش بکەم. یەکەچیان سەبارەت بە عێراق، ئەوەی تریان سەبارەت بە ئەفغانستان. دەبینن دووهەم مەسەلەی گرنگ کە لێ بێهیوا بوونە عێراقە. ئەمان لامسەیرە لە سەرەتا عەرەبەکان ئۆبامایان خۆش دەویست بەشێکی لەبەرەوە بوو کە لە سەرەتا ئەو دژی شەڕ بوو، دواتر گوتی دەخوازێت هێزەکانی ئەمریکا بشێشیتەوە و لە ڕاستیشدا لە بارەشی سەخت ئەو هەوڵ دەدات ئەم گفتەی جێبەجێ بکات و هێزەکان لە عێراق بچێشیتەوە. سەبارەت بە ئەفغانستانیش ئەوان هەڵوێستی ئەمریکا و ڕێبازی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی نێوڕاست بە مەسەلەی ئەفغانستان هەڵناسەنگێنن. سەبارەت بە ئێران پرسیار لە خەڵکەکە کرابوو ئایا ئێران مافی بۆ پرۆگرامی ناوکی هەیە یا دەبێ فشاری بۆ بهێنرێت دەست لە پرۆگرامەکەی هەڵگرێت. لە سەدا 77 گوتویانە ئێران مافی پرۆگرامی ناوکی هەیە، تەنیا لە سەدا 27 گوتویانە دەبێ فشار بۆ ئێران بهێنرێت دەست لە پرۆگرامی هەڵگرێت. کە پرسیار کرا ئەگەر هات و ئێران چەکی ناوکی وەدەستهێنا ئاکامی بۆ هەرێم چ دەبێت، باشە، خراپە یانیش کاریگەری نییە. 29% said it would be more positive. لە 2009 لە سەدا 29 گوتبوویان باشە، لە 2010 57 لە سەد گوتویانە باشە. دەڵێت ئەمەش مانای ئەوە نییە کە ئێرانیان خۆش دەوێت، زۆربەی دەربڕینی تووڕەیی بەرامبەر بە ڕێبازی ئەمریکایە. چاوەڕوانی جیهانی عەرەب لە بەڕێبەرایەتی ئۆباما سەبارەت بە عێراق چییە؟ ئایا دەیانهەوێت زیاتر یارمەتیان بدرێت لە پێکهێنانی حکوومەت یانیش حکوومەتێکیان بەسەر داست دەپێنرێت؟ پرۆفسۆر تەلحامی لە وڵامدا دەڵێت من سەبارەت بە مەسەلەی عێراق شتێکم هەیە بڵم. لەبیرت بێت زۆربەی عەرەبە موسڵمانەکان سوننین و لە ڕوانگەی سوننی عێراقەوە دەڕوانە عێراق. ئەگەر دەخوازی بزانیت چ ئاکامیان بۆ عێراق گرنگە، ئەگەر دەخوازی بزانی چ ئاکامێکیان بۆ عێراق گەرەکە، لە ڕوانگەی ئەوان گرنگ ئەوەیە سونیەکانی عێراق چیان دەوێت. بۆ ئێستا سرنجیان ستۆتە سەر گروپی ئەیان عەلاوی. و لە وەڵام ئەو پرسیارەکە باشە بۆچی لایەنگری بۆ ئێرانێکی خاوەن چەکی ناوکی لە ڕۆژهەڵاتی نێوڕاست لە پەرەیداوە، ئەو دەڵێت لەلایەکەوە هێندێک لە مەسەلەکە پەیوەندی بە مەسەلەی استراتیژی هەیە، واتە عەرەب و موسڵمانەکان دەبێ بەهێزتر بن، واتە هاوسەنگ دەگەڵ ئیسرائیل و ئەمریکا بن لە ناوچەیەکی کە بۆی هەیە ئاشتی نێتە دی. دەتوانم بڵێم ئەوانەی پیان خۆشە شەڕ نێوان ئیسرائیل و ئێران ڕووبدات زۆر نین.
ئەوانەش بۆ ئەو هەڵوەستان هەیە دەڵێن ئیسرائیلمان خۆش ناوێت و ئێرانیشمان خۆش ناوێت هەر بەم شێوەیەش لە ئیسرائیل باو بوو کە لە کاتی شەڕی نێوان ئێران و عێراق لە هەشتاکان دایانگوت ئێمە دۆستی هیچ لایەک نین بەڵام پێمان خۆشە ببینین یەکتر لاواز بکەن بەڵام بۆچوونەکی تر هەیە ئەویش ئەوەیە کە ئەگەر ئێرانێکی خاوەن چەکی ناوکیش بێت ئەوەندە شێت نییە بەکاری بێنێت پێیان وایە ئێران چەکی ناوکی بەکار ناهێنێت تەلهامی دەژڵێت لە ڕاوردکردنێکی کۆنتترۆل کراودا دەگەڵ فەلەستینەکان لە ئیسرائیل دەژین و دەگەڵ ئیسرائیلەکان کردوێتی ئەوان هەڕەشەی ئێران وەک یەکتر نابینن جابۆیە من دەڵێم ئەم جۆرە بۆچوونانە کاردانەوەی پێناسە و هەڕەشە لەسەر پێناسەیە تا لێکدانەوەیەکی بێلایەنە سەبارەت بە ئاکامەکان. محتەبە شێروانی دەنجی ئەمریکا بەشی کوردی لە ناوەندی سابان بۆ ڕێبازی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئەنستیتوی بروکینگز لە واشنگتن.